سێمین فێستیڤاڵی کشتوکاڵیە لە ئیدارەی سۆران. تیایدا 58 جوتیاری ئیدارەی سۆران بەشداریان کردووە و تیایدا 18 جۆر لە بەرهەمی خۆماڵی نمایش کراوە کە پشتی شێر بەرهەنجووینی سروشتی کەوتووە. هەر لە فێستیڤاڵەکەش جوتیاران بەرهەمەکانیان بە کڕیاران دەفرۆشنەوە. سێمین فیستیڤالی بەرهەمی کشتتوکاڵی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەڕاستی زیاتر ئەمانەوێ لەو فیستیڤالە بەرهەمەکانمان زیاتر بە خەڵکی سنوورەکەمان بناسێنین و جوتیارەکانیش ببنە بەرهەمەکانیان بیتە سەرچاوەی ساختکردنەوەیان. والله من وەکو جوتیارێکی گوندی ماویلان بە بەرهەمی ترێ بەشداریم کردیە بە 10 جۆر بەرهەمی ترێ جۆرەکانیش ڕەشمیریە ڕەشە تایفیە علوانیە سوپەر کەمالیە پەسیرانەیە کوشمیشی 2 جۆرە سوورەکە و زەردەکەیە و هەروەها سونجیە ڕەش خۆمانەیە. واللهی گرنگی نەدراوە چونکە ئەمە ساڵ و ساڵ چاوەڕوانی بەرهەمی خۆمانێ چونکە ئێستا ساڵی ڕابردوو یەک سندوق پورەنگ تقریبا 3 کیلۆ هەنجوینیدا هەوسارەکە خۆشبەختانە 6 کیلۆیدا ئەمە چامان لە دەستی خۆوە ینی بڕوا بکە ئەو پیشانگانە باشە تۆزەکە ناسرێ ینی خەڵک لە نێزیکەوە هەشیارە بیتۆ لە دەستی یەکەمەوە بەرهەمی خۆماڵی ئەبینیت و کشتوکاڵ سەرچاوەیەکی سەرەکیە بۆ داهات و هۆکارە بۆ بەرەوپێشچوونی وڵات. بەڵام لە هەرێمی کوردستان گرنگی بە جوتیاران نادرێ و ئەوەی کردویانە بە ڕەنجی شانی خۆیانە. هەر ئەمەشە وای کردووە هەرێمی کوردستان پشت بە بەرهەمی دەرەوە ببەستێ. خاچی کوردستان زۆر بە پیتوبەرە بکەتە جا هەر شوێنە و لە بەروبوومەچی بە پیتوبەرەکەتە. ئێستا ماویلیان وەکو ڕەشمیری لە هیچ شوێنێکی ڕەشمیری و ڕەشمیری ماویلیان نییە بەڕاستی. هەناریش ئاوە هەر شوێنێک ئاوی هەبی هەناری چاچی لێ دەرەچی. ئێمەش لەسەر ڕووبارینە و سۆم بە بکن ماڵندادێ و هەنارەکەن باشە لە خوای بەزیادیبی هەنجیرن باشە هەرمێن باشە جیزن باشە ئەو بەروبوومەن هەموو هەیە. زۆر پێویستە کەرتی کشتتوکاڵ بەرەو پێش بچی زوتیار دامی بکرێ یارمەتی بدرێ ساڵانە دەرمانی بدرێتێ مەسەڵەن چی پێویستە ئاوکاری بکرێ. پێویستە زیاتر پەرە بە بەرهەمی کشتتوکاڵ بدرێت بۆ ئەوەی دوورمی لە بەرهەمی دەرەکی داواکارچین لە حکوومەت کە هاوکاری فەلاحەکان بکە بۆ ئەوەی بەرهەمی خۆماڵی زیاد بکە و ینی پێویست نەکە هاوردە بکرێت. جوتیار کۆمەڵک کێشە و گیر و گرفتی هەیە کە ناتوانانی بەتەواوەتی پشت بەو داهاتەی بەستی کە لە ڕێگای مەسەڵەن کشتتوکاڵکردنەوە دەستی دەکەوی هەر بۆ بژێویەکی سادەیە لە ناچاریە زۆر جار دەیکەن بەڵام لە کاتێکدا ئەوە یعنی بەرهەمی باشی هەبە داهاتی باشی هەبە. ئیدارەی سۆران ناوچەیەکی گرنگی کشتتوکاڵیە و خاکێکی بەپیت و ئاوێکی باشی هەیە. بەڵام گرنگی نەدانی حکوومەت بە چاکردنی ڕێگاوبانی ناوچە کشتتوکاڵیەکان و پاڵپشتینەکردنی جوتیاران وای کردووە کەرتی کشتتوکاڵی ئەو بایەخە گرنگە لە دەست بدات کە ببێتە سەرمایەشی گرنگ و جێگای داهاتەکانی تر بگرێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.